بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوتان لێ بە هاوڕێیان. ئەم جارە باسی بابەتێکی دیکە یاسایی دەکەین لە پێناوسوودی گشتی کە ئەویش فریودانی ئافرەتە بە بەڵێنی هاوسەرگیری. ئەگەر گەنجێک پیاوێک بەڵێنی بە ئافرەتێکدا بەڵێنی بە کچێکدا هاوسەرگیری لەگەڵدا بکات، بزانین چۆن ئەم بەڵێنە دەبێت تاوان. یاسا بێگومان سزای بۆ ئەو کەسە دیاری کردووە کە بەڵێن بە ئافرەت دەدات بۆ هاوسەرگیری دوایی پەشیمان دەبێتەوە. لە مادەی 395 یاسای سزاکانی عراقی ڕوکنەکانی ئەو بەڵێنەی دیاری کردوون. واتە ئەگەر کەسێک گەنجێک بەڵێنی هاوسەرگیری بە کچێک بدات، ئەو کچە 18 ساڵی تەواو کردبێت، لەسەر بنەمای ئەو بەڵێنە لەگەڵی جوود بوو بێت دواتر پەشیمان بوو بێتەوە، ئەوە دەبێتە کەتن، دەبێتە جونە و دەتوانرێت سکاڵای یاسایی بەرامبەر بجوڵێنرێت و سکاڵای لەسەر تۆمار بکرێت لە دادگایی بکرێت و سزا دەدرێت. ئەمە چۆنە؟ 4 مەرجی سەرەکی هەیە. یەکەم، دەبێت پیاوێک بەڵێنی هاوسەرگیری بە کچێک بدات، بەڵێنی پێ بدات کە هاوسەرگیری لەگەڵدا دەکات. ئەو کچە تەمەنی 18 ساڵی تەواو کرد بێت، لەسەر بنەمای ئەو بەڵێنە لەگەڵی جوود بوو بێت و دوای جوود بوون لە بەڵێنەکەی پەشیمان بوو بێتەوە. ئەگەر ئەو 4 مەرجە هاتەدی، ئەو 4 ڕوکنە هاتەدی، ئەوە پیاو تاوانبار دەبێت و دەتوانرێت سکاڵای یاسایی بەرامبەر تۆمار بکرێتەوە. سزاکەشی حەبسکردنە. حەبس سزاکەی لە 24 کاتژمێر تا 5 ساڵە. واتە دادوەر بە پێی لێکۆڵینەوە لە بارودۆخەکانی تاوانەکە دەتوانرێت لە 24 کاتژمێر تاوەکو 5 ساڵ سزای بەندکردن بەسەر ئەو پیاوە بسەپێنێت کە بەڵێنی هاوسەرگیری بە کچێک دەدات و لەگەڵی جوود دەبێت لەسەر بنەمای ئەو بەڵێنە، پاشان لە بەڵێنەکەی پەشیمان دەبێتەوە. بەڵام ئەگەر کچەکە تەمەنی 18 ساڵی تەواو نەکردبێت، لە 15 بۆ 18 ساڵ بوو، ئەو کاتە دەبێتە بارودۆخی توندکردنی سزا. واتە دادوەر بۆی هەیە توندترین ئاستی سزا بسەپێنێت ئەگەر ئەو کچە لە نێوان 15 بۆ 18 ساڵ بوو. ئەگەر لە خوار 18 ساڵ بوو، ئەوە نابێتە بەڵێندان بە هاوسەرگیری، نابێتە تاوانی فریودانی ئافرەت، بەڵکو دەبێتە دەستدرێژی سێکسی. دەستدرێژی سێکسیش سزاکەی جیاوازە و سزاکەی تونترە.